من كنيرة عن إمرأة برحمة الجناب برحمة أستاند لا أستاند لا ما في وني أمولات باريزي من هؤلاء أمولاتني دقيقة بقرا من هؤلاء أمولاتني ها لا تجي أوش ظروف أنا خلق لي ياكوش لبرا كان ما ياكوش شرك تو باش داري أو شرك أنت لا تجي توش من شرك يا لا تجي ما شرك بيان نامك أكيد أسايشن هاتين ديرا من نموت مولتي نابي يا ما شرك مولتي نابي يا ما شرك بيان خورزان نبرا شرك يوان مولتي نياشا أيوة أبو فرق تحمل النية وكيل بابو يخص لسر فوق وإما همومان كوتين وهمومان براو كش ليكن باوشي من كلاش ترى بكشان إما لسر وعدي فوما وكيانا كنا واسينا موافقة وانية إيرش سنوري أوان بالبرسيارة من الله سباس تانا كين دوا تانا كين لم سنوريها دور ممنونش أجل نيكن ويش من وين إما جود من باشا يعني داري يكون ماشي أزاني كده حكومتي كده بيتنا خوش نبي يعني ما تجيب تشكرني بريالي بيوش منها كما معناها هو سكين من يوسع نوايا وبرامر وكيكا خوش تأفوز نوايا وإيما نعبو فلي بدي آخر شاو بۆ ڕای گشتی و هەروە خەڵکی کوردستان داگیرکاری و پەلەماردانی تورکیا ئیدا ناکەین هاوڵاتانی بەڕێز ئێمە وەک نوێنەرانی بەشێک لە ژنانی باشوور و هەندێک لە ڕێکخراوەکان تەواوی ئەو هێرش و پەلەمارانەی تورکیا بۆ سەر هەرێمی کوردستان محکوم دەکەین هێزی داگیرکەران ئەمڕۆ لە شەری دابەشکردنی دەسەڵاتداری جیهان و ناوچەکەن دەیانەوێت جارێکی دیکە کوردستان بکەن بە ناوەندی شەڕ دەوڵەتی تورکیا جگە لەوەی بە قوڵایی زیاتر لە 30 کیلۆمەتر هاتۆتە ناو خاکی هەرێمی کوردستان دەیان بنکە و بارەگای لە شارەکانی هەرێم داناوە بەبێ هیچ یاسایە کە پێشێلکاریەکی ترە و دژە دەستکەوتەکانی هاوڵاتانی هەرێمی کوردستان و بەردەوام خەڵکی مەدەنی بە ئاماژ دەگرێت وەک ئەوەی لە شنگال و کەمپی مەخمور و شیلاتزێ و کۆنەماسی و سیدەکان و هەتا دێ ڕووی داوە ئێستاش بەردەوام گوندەکانی سلێمانی بردۆمان دەکات و کە سەدان کیلۆمەتر لە سنوورەوە دوورن ئەمەش کۆمەلگای کوردی بە ژنانی شەوە خستۆتە دۆخێکی نالەبارەوە ئەم هێرش و پەلامارانە پێشێلکردنێکی ئاشکرا یاسا نێودەوڵەتیەکانە سەرڕای خاکی هەرێمی کوردستان خاکی عێراق و هەرێمی کوردستان و پاوەندخوازی ئەردۆگان و ڕەفتارەکانی تورکیا بۆتە هۆی بارژگرژی و مەترسی بەردەوام لەسەر ئاشتی و ئاسایشی نەک هەر باشوور و ڕۆژئاوای کوردستان بەڵکو مەترسیە بۆ سەر هەموو ڕۆژەڵاتی ناوەڕاست ئەرکی کۆمەلگایە بە هەموو شێوەیەک بەرەنگاری ئەم هێرشە ببنەوە و ڕایەکی گشتی لەسەر ئاستی کوردستان و عێراق و ناوچەکە گەڵاڵە بکەین پێویستە حکوومەتی هەرێم پاڵپشتی حکوومەتی عێراق بکەن تا وەزارەتی دەرەوە لە ڕێگای نەتەوە یەکگرتوەکان ئەنجومەنی ئاسایش داوای یاسایی لەسەر تورکیا تۆمار بکەن بەو پێی سەروەری عێراقی پێشێل کردووە و ئاشتی و ئارامی هەرێمیشی خستۆتە مەترسیەوە هەر بۆیە ئێمە وەکو ژنانی باشووری کوردستان بە هەموو هێز و تووڕەبوون و ناڕازایەتیمان لە داگیرکاری و پەلەمارەکانی تورکیا ئەکەین و بەتوندی شەرمەزاریەکەین هەروەها بانگەوازی لە هەموو ڕێکخراو کانی مافی مرۆڤ و نەتەوە یەکگرتوەکان و ڕێکخراوەکانی مافی ژنان دەکەین کەوە ئەو بێدەنگی خۆیان بشکێن و کۆتایی بەو تاوانە نەبێن و بەو تاوانەی دەوڵەتی تورکیا بێن و زۆر سوپاسدانەکەم